آری مرگو بیتنی پرین زاده پشتری دو گازه پی بودوینی لکن یا آوه بری کوی با حال داله بر من تالی نکم نظری دوگمی بر روش ترازا و دولی مای کوت دری دو تالی من دیوم زندم هاتو نسری دو تالی من دیوم زندم هاتو نسری لو دمعي قرن بهيت شيخ شنابم لو دمعي راد قرن بهيت شيخ شنابم همو جانم كلي وبلاي ملا عصابم ومصيري عالمي شيتي بعصابم أتجحمي خير البيت وكمال بابم خدا للقبول ما كاتا كيدا وخير دابم خدا للقبول ما كاتا كيدا وحالي دابم خۆشەویستان ئەزیزان ئەو چە لە شاتم و خزمەتتان لە بەرنامەیەکی تازە بەرنامەیەکی جدید هەڵام پوچکراو بەرنامەی ژیانی جاران خۆشەویستان ئەو سەفەرەین ڕوومان لە گەشتیاری سەدەی سەرچاوێ کردووە پێمان خۆش بوو ئێوەی خۆشەویستیش بیبینن و دەڵێن ئاوێکی سازگاری لە هەمووی باغ و باغاتە دەگەڵماندا بن لە گەشتاریەکەی سەدەی سەرچاوە فەرمونون دەبا بڕۆی. شاري وشدقوني من بطو يا روح جانم أتو شيخي مرشدي ومن ديواني شيوانم شتيدي بزور دينا من دوخم لدميوانم موشتي لني ودتشم بيجلتو دزانم حق مصدحين درشد من بوتو آرامي دلانم حق مصدحين درشد من بوتو آرامي دلانم سلام عليكم. الحين قلت كذا ولا ما مشينا. حالو جزران تشونا. والله لا خوي بزاد. شاكي سلامتي. يا اخوة بخير. يا برفترم. ما مشينا دمي بشارك لكم. جانا خدمت ده. باشا صدي سروتشاوي قشتياري صدي سروتشاوي هرو قشتياري ليان قشتياري كشيلية. والله قشتياري صدي سروتشاوي تنها پارچی عازی تاهیریە کە زۆر دیار بی و کاریگەری لێبی و یعنی شتەکانی هەموو شتێک تێدا مۆجود بن بەس دەور و پشتەکەی خەڵک سەردانیەکە لە زۆربەی شوێنەکان دێ لە هەولێر لە سولێمانی لە دهۆک لە هەموو ئەوەی ڕوو دەگەشتیاری سەدەی سەرچاوەکە بڵێن پرۆژێ خزمەتگوزاری بۆی نەکراوە پرۆژێ خزمەتگوزاری بۆ کراوە بەس وەک پێویست نییە بڵێ جێی تم و ئیمە نییە جێی ئەو سروشتە جوانەی نییە ئەمە داواکارین لە بەرپرسان و داواکارین لە حکوومەت و داواکارین لە کەرتی تایبەت ئاوڕێک لە گەشتیاری سەدەی سەرچاوە بدرێتەوە هەر چنە بێت چنە ببیدن بە کەرتی تایبەت وەکو کاک عازی تاهیری بتوانن پرۆژەکانی دیکە لێ دروستکەن بۆی خەڵک لە شوێنەکانی کە دێ سەردانی سەرچاوەیەەکە بۆی ئیسراحەتەش خۆی لێ بکەن باشە ئەمن بیستمە دەڵێن ئێرە هندێک شەرت و شوروتی تێدا ئەو شەرت و شوتانە چی نەکرد لە باغی عازیتایدا گەشتیاری سەدەی سەرچاوە کاکە ئەوە شتەکی زۆر جوانی هەیە کە عاجی ئەو خەڵکانی کە ڕوو دێرە ئەکەن بە عایلی دێنێ ئێرە دێن سەردانی گەشتیاری کاک عاجیەکەن مەرزی تێدا وەکو وەلعان ئەتوانێت و بە عایلی خۆت کەس و کاری خۆت هەمووی بەبێ منەتی بێ ئێرە هەرچی مشکلیە نیتە لەبەر چی لەبەرەوەی نێرگەلی تێدا ناکێشرێت تیپی مۆزیقا و زۆربەی شتەکانی لێرە قەدەغەیە ئەو شتانەی لێنە چونکە ئێرە شوێنی عایلەیە خەڵک دێ سەردانیەکە یان بوو گواستنەوەیە یان خەڵک دێتە ئێرە چونکە هەمووی بە عایلە دێتە ئێرە سەردانی کاک عازیەکە ئەو مەرزانی ئەگەر تێدانەوێت کە شوێنی گشتی فەرقیا هەیە لەگەر شوێنی تایبەت شوێنی گشتی ئەگەر ئەو شتە ئەو مەرزانێت تێدا نەبن یعنی بەکەلێک نایە چونکە
هەموو عایلە سەردانی گەشتیاری سەدەی سەر و چاوەکە و دەستخۆشی لە کاک عازیەکەین بەڕاستی ئەو پرۆژە خەنزیلانەی لەسەر سەدەی کردیتەوە بەڕاستی کار ئاسانیەکی بۆ منتیقەی کردێ بە تایبەتی بۆ سنووریمە باشە مەسەلەن بوون منە سوپاسی ئازیتایری دەکەین بۆ گەشتیاری داینەوە بەس مەسەلەن ئیوا هەیە ئەشیای پێی نییە مەسەن لە دووری ڕاهاتوە مەسەن وەکو خواردن وەکو ساردەمەنی چی تێدا ئێرە مەسەن کابرا ئەوە هیچی نێنا بۆ خۆی ئەلێ ڕەشێک بخوا ئەوانەی خواردنی خۆیان دینن دەگەڵ خۆیان ئەوە بە پارەکی کەم دێن لە ناو فریزەکەیدا ئەنیشن و خواردنەکەی خۆیان نەخۆن و شتەکانی کۆکەن و بەستەنها ئەوەیە ڕەمزێکی کەمە لێ وەرەگیرێویش حەقی پارکەکەی دێ لە نسێش و لە کەش و هەوایەکی خۆش دێدا ئەنیشی ئەوەندە هەر هیچنی هەر پێوە دیارنە ئەی مەسەن ئەوانێک کە ئەشیان پێنیە ئەوانەی ئەشیان پێنیە هەموو خواردنەکانی تێدا وەکو ماسی سەلەمونی تێدا ماسی برژاوی تێدا یعنی کاربی تێدایە کەبابی تێدا تکەی تێدایە زۆربەی خواردنەکانی تێدا ساردەمەنی تێدا وەکو مۆتێ سەعرەکانیشی گونجاون خواردنەکانیشی بەچێژن خەڵک زۆر باسییانەکە بە تایبەتی کەبابەکەی یعنی کەبابەکەی ئیمانی نییە یاری کەبابەکە زۆر یعنی بەڕاستی نایەبە ئەزا لێرەوە دەستخۆشی لێ ئەەکەین هیوادارین ئەو خەڵکانەی کە سەردانی ئێراکەن هیوادارین هەرچ نەبێ هیوادارین یەک ئازی تاهیر لە سەرچاوی هەیە کە ئەو پارکی دروستکردە هیوادارین سەرچاوە 6 کاک ئازی تێدا بن ئەو سەرچاوە زۆر خۆشە بێت چکە ئاوەشی زۆرن هەیە سروشتەشی جوانن هەیە منزەڕی جوانی هەیە زۆر لەبەر ئاو لەبەر شتەکانی شینایی لێ ئەکرێ برنج و ئەنواع میوەزات و باغ و باغاتی ئاوەکەی سازگارە پێویستی بەوەیە ئاوڕەشی لێ بدرێتەوە و ئینشاڵڵا هیوادارین ئاوڕەشی لێ بدرێتەوە پەرێن هاتوونە سەرێ چۆنیان خۆنیشان داوم ئەگەر یارم دەبینن هەموو دێنە پێش چاوم ئەگەر یارم دەبینم هەموو دێنە پێش چاوم هەی لە خۆم لێ کەڵماوێ بەدبەختی لێ ڕووداوم کەس هاوارم نایە بێ کەسو لێ قەوماوم چاوێ زەرگم کون دەکا و بڕۆی دەبڕە هەناوم چاوێ زەرگم کون دەکا بڕۆی دەبڕە هەناوم محمد سلام عليكم قرب اخوي زيد والله زورم في خوش والله ود الزانم اسال دا خو بوما ايوا بك ودبينم بيرو خروب جاد حاشم قبول دب ان شاء الله بوكا خانت سن خوش حالي والله لا خواب السر خوش حالي جاد وحاب قبول دب والله اي رجل دعاء لعسني كدو سير رجا قبسه اريب اخوات يا كون دالو قربيان كسبي كورة هاتشي خوادا خوا أكرش مني سبي الله الرحمن تاسن لا قشتاري سوي راسي والله سباز بخوي باش سباز بخوي خاطري قلتوي عاجي لا خوا بس هذا بيتشونا أو هواكي والله خوش سباز خوشة هيوادارم هاتشي بوكا سرداني يرفكا خو بارب زيات نداوة بيورقوتينا بالله دزانم بلا خاطري شي خاطري قلتونا ونبو أما أوي خوشكا مكبر وشتي وايتي دانيا شويني كي همنو هادئة جافين كيشة ونبو دباشة بجد يلا يا ربي بخير دبر شاوانة ما تكملين شاواني ودا دبر يخبر دفع زور تفاح تاضى قدمي لنا مني شيخي صنعاني تاضى قدمي لنا مني شيخي صنعاني فيقلع زور قراضي كربرا زواني وبشواني برازم داينا زبا شيخاني امني جوان بسرحة ديني لريقا كاني دبردستي درنا شمشين بغوصي قيلاني شاتيدي بزور دينن منو خلمي وانم شاتيدي هاوار دكن بلادي ولا شاري أرازوشي بيدي ليلي ديار نحيب وحاري كرابو ساكر بيلي هرشي ديتا سرزاري هزار خير خوي وحيا بيت يارمتي وكاري هرد لي من بيبخت فكل شانا بكاري هرد لي من بيبخت فكل شانا بكاري هرد لي من بيبخت فكل شانا بكاري
خۆشەویستانە زیان دیارە و گەشتیارە خۆشەویستانە لە سلێمانی ڕاهاتون سەلامون عەلەیکم چۆنی قوربان ئەحواڵت چۆنە چاکی بێم سەلامەتی زۆر سپاس ئێوە باشە قوربان زۆر سپاس ئەو گۆڵە چاوانە بۆ بتوێنی خوش دەرێ خۆشحاڵ ئەوە چۆن ڕوودا سەدی سەر و چاوێ کردووە وڵا خۆشحاڵ یاخوا بەخێر بێ بەرنامەکەت ئەبینم تاڵاعیەکەی خۆشە یعنی دایمەن خەندەگە خەنە سەلێوی خەڵک خۆشە سە خەڵک بێتاقەتە وڵا ژن گواستنەوەیەکە بوو جا لە دوایان ژەڕا بێمەش پاشان تەواو بووی مەشما باسێ بەردەمی و ئەو مناڵەکەشمە لێرەوە خەریکی مەلەکردن بەس تۆزە ترسینۆکیش ئەولا کورە باولادا چاوی من ئای کورە باولاکەوە وەولا عینی دەڵێ ڕەسووی مێ ئای کوێر بمەرێ وڵا خۆقم نەکای کوڕە ئۆکسیجنت پێ نەماوەت و کوڕە خۆ چوو پیشی پێت ئەدێ چۆنە سەردانی خزمانت نەکردووە وڵا جا سعات یەک و نیو بەڕێکەوتن لە سلێمانیەوە هەتا گەشتێ بوو بە 4 و نیو ئەیسە شاتنی و فرانەکەوتن ئەم شەوا بەتەمای دەست پێ بکەین جا ئەمش بۆ خۆت دەزانی شوێخای منتیقانم دەبێ ڕوودە ماڵێ من بکەیت وەڵڵا پڵاوگامێشەکن لێ ناوە شتیوانە خۆشحاڵ بەخوا وعدمان ناوە بەخوا وعدمانەوە لە ڕانیە لە ماڵێکی خزمێکی خۆمان هەر کە دەرچوون لە سلێمانی وعدماننا ئیوە یعنی گۆچانت داناوە گۆچانمان فڕێداوە ئارەوەڵە سەرکەوتوش بی ئەمە دایمەن اینی کەناڵەکەی تۆ با بڵێن کەناڵەکەتانەکەین بەرنامەکە بەتابەتی تۆ ئی کاگ ڕەسووکەش ئەو دوانەتان خۆشن ینی خەندە خەنە سەر لێوی خەڵک سەرکەوتوو بن بەرنامەکەشان پەرەی پێ بدەن لای سلێمانیش ئێوە تۆ ناتوو بە لای سلێمانی ئەوە تا پیرەمەگرو ناتوە بەس تۆ پێیەکتر وەرە پێشتر ئەوە بەرەو سلێمانی بەرەو لای مەڵتیقەی پێنجوێن بڕۆ لادێتری زۆر لێیە خەڵک کراوەترە خەڵک بۆ بەرنامەی تۆ زیاتر حەز لێ بەتابەت قسەکانیشتان فەرقی هەیە لەگەڵ لای ئێمە خۆشحاڵ وڵا خزماتێرم خۆم ماڵی خەزورم لە حاجیاوان خێزانم حاجیاواییە ماڵی وڵا ئەوان ئەسڵ با بڵێن خێزانم کچە زای مەلا مەولودی چیوە ماوەسە مەلا مەولودی چیوە مامۆسایشی زۆر گەورە و بەناوبانگ بووە جا خێزانم کچە زای ئەوە ماڵی خەزورم ماڵی مام عەلی خەزورمە هەم مەلا مەولود با بڵێن باپیری خێزانمە کەواتە باوکی خەسوومە ئیتر ئەوانش ئامۆزاییەکەن براژنجان تا چەند خۆشحاڵی هاتوو نێوی خزمی دەخۆ والله زي خوتا حتى بهم قد بيزار نعمل لي رزوز وحزمتي بيزار نعمل انا بيزار نعمل جاء ان شاء الله هو الرحمن وحام قبول دبن ان شاء الله هو الرحمن ان شاء الله ان شاء الله صال دبي ان شاء الله هو الرحمن مرقي عزيزان ونبي ان شاء الله 50 سال لا بس هو 50 صار يتلك سر اما وبشي ان شاء الله بايمانه وانيا بايمانه اخوش جاء من بجد يلا زوزو خوشحال لا بعكس خوشحال يا اخوان بخير ان شاء الله وتوكوا هو كوا برنجكا سلام عليكم ورا رونيشة والله ورا دعني الشدي مالت خير عيني دلي عسن زيرشي هستبي الله هستبي شاوي شلون ايوه شاكا زريف ميانا شاوي من دلين برنجكا بونداري برنجكا شلون اكل والله اما بوندارني تخوا براسا ادي شش مانجا لا لا بينز مانجا باشا تا چند او سال برنج زور دبي يعني والله خرج زور برنج كرد براستي بس او كمال لا سريه او كمال بنك فرادول كرد ليش او براستا خو باشيني نفروش با لا والله لا خوي بزاد تامي شلون بونداري ام بيبونا تامي شونه تامي زول بتام جاكيلو بچندي لي صارت بالي بكرم بخوي نازانم زاد حتى نعم تي بيفروشي هذا اوروجي يا بوريت يا والله وانيكا شاشتنا كانم لبودادني ان شاء الله كنتنا كتكدونا والله زيد دول ما كنا مسا سنه فرين باشا تو بيبلم برينز بو مستمر دبي اوي لسربي قال لسرنا براس خرابه بي براسه بقول عن شويه تصحى تستوي وانا اماليره لكن اي ها بس لبرك فرادول زور كمان ادي باشا شتي شكا جانوري وهبوا مثلا برنجي بخويا انزر يبدا براز هي بس ليره برازني ولا ليره ليني ادي شي هي بزولي والله ليره بس الله جوبرك برك ابري جوبرك وش ايش كاين هذا وش ايش كاين هنجي جوبرك ورا خبله دخل جاي خبله يارو كويس تبالك سرق مال ليدي تشاوي ورا كاين سرد وي تاشا بردي دكوي هاي مالم خرانه ويا حيني دلي عسني مي سيبت شوار ملاي مكة ملاي كرة دخن شيت ورا ولا تاني. نمشي من بيرتشوي ولا جاني؟
من ناوی مام یاسینم. مام یاسین. مام یاسین سوورچی. خوا سوورچی. ئای دەبارێت من جا من لە نێو سوورچیان گەورە بووم. سوورچی ئینسانی چاکت. لە منتیقەی هەولێری. بەڵێ وەڵا مارمە چوار قڕنێ. لەمێژ ماڵە خەزوورت لێرە بوو. نا لە مارە بابم. چۆن نەکەوتوی ئێرە؟ ئەمە هەم باشی مەکە باشی مەکە چاک. جا من زین چی دەکەم؟ بەجێت دێڵم. ئەدێ هەبوو هەیە کەس یارمەتی دا لە بەسەر من لە برنجێکی؟ ئەو برادرانشم دوو شوێکی دیمە. کوانێکی هەیە؟ ئەوانش هەی. دوو کەسی لێرەن ئەوشی هەرچیە و. کاکەوە لەبوو بەردەندای بابە. تخوا بەراشە؟ عربي ولا نا واه والله مزاني بودش ذا شيء ومزاني عربي بزات يا اخوان حسين ورا اخوان ورا او هرشينا هرشينا بخدها ديره بسمامي من قاع والله شرطات برده اهو شوكه ورا دم لدي ورا حيني دلك خلي باسكي ورا ها بابا فرق شي ورا شاوي من اورو ملك دبي سن ملك اورو باي 2500 باي 2500 اخو ملك ديا جاده ب 2500 اخو بده من بسمام خيراتي خيرون دار تو تشوني باشي كي دري هاتي اس اوكري خودم شما اكري شما زاخوي باكري ده ما زاخو اكري قال لك فرقه اخذ زانم بيدا شو مالت قرانه بيري والله ما تحمي كي زور خوشي شيليا سجاده اكي رسمي كلباب شيليا اها او ماذا يا والله اومد اومد هاري والله رازك عمد هاري اخوانك ياكري هرزاني شند زاني زور زاري كروشي ليه لفيده فروشي بعربي قسان دكا بكردي قسان دكا بجني لو لا بخوا كريشاكا تخواغا شوي حتى كشاواني ماسكا بلا خانندك شوي تي دبرت مرم حتى كشاواني اولا اني ماسكي باشا او شنو هاتويره خود نجا ماميوسين ما برنجي كره والله يا هو كوريا وبرو خو خدي اي بس مامي من جاره برنجيره بتامتيا برنجيره او زورا لا اخواري اوني بس سروي او هاي هر ما ياسين يردا ما بزين وني بخولي او لا الاخواري من وناخر اللي ببراني راكشي يا والله بس مامي من قال لك اخويا ابا مالتات تيره بله والله بله خصمي ديره شلون اللي قالك والله زور باش محترم برزن زور ميون دوستن زور لا اورا شيء توبي نعم او فيلتنا بس من قال من دالهم يا نخنجن باشا جاجوراغ روتا تو چه دکې لیره کور خو تو لګل ما نیم ربي ما يعني بيري والله چاوي لك چاو خوشويستان عزيزان او گشتاريكي بيخوانه وبزانه چنو سراوا اشتياري صداي سرو چاوا فرمون خولادن ورنا ولاي بچپلا خولادن چپلي چام بولدن داي ايا فرم خيناكا جوراغرن خوشويستان عزيزان ئەوەی کە وعدم پێدان بچم دەتان بەمە گەشتیاری سەدەی سەر و چاوە ئێستا گەرماتانە
ئێستا دەتان بە شوێنێکی فێرگو کوێستا چەمەک بۆ گەشتیاری منداڵە چاوگەشەکان ئێستا یەکێک لە یاریەکان لە گەشتیاری سەدەی سەرچاوە دەچین یاریێکی زۆر خۆشەویست دەکەین ئەویش یاری بەلەمێنە باشە دەبێت ئاگاو لە خۆبێ باشە خۆشەویستان ئەزیزان بەرنامەی ژیانی جاران بە هاوکاری گەشتیاری سەدەی سەرچاوەیە دیارە حاجی تایری حاجیتار بۆ ئەو بەرنامەی زۆر هاوکارمان بووە بۆیە ئەو منداڵە چاوگەشەمان هێنانە ئێرە ئەو یاری ئەنجام دەن دیارە شتی زۆری تێدایە کە باسی کەین بەڵام جارێ باسی ئەو بەلەمانە دەکەینەویش نازانم کی هەی بانکەم دەوەرە کاکە کورە دەوەرە کاکە تو کورە نانە هۆی دەڵەمە هۆی چۆنی قوربان بەخێرێ ئەحواڵە چۆنە باشی سەلامەتی چاچی باشەوە تا چەند ئەمنیەتی هەیە ئێرە و ئاوە ئەمنیەتی 100% لێرە چونکە ئاوەکە بۆ شێوەی قوڵ نییە تقریبا 50 سانتیمەکە بۆ خۆشمان دایما چاومان لەسەر چۆن سێ نەفەر لێرە ئیشەکەن یعنی خوا نەخواسە شش نەخوازراو هەبێت بە خێرایی دەگەینە سەر لە خوای بە زیاد تا شتیوە نەبووە لە خوای بە زیاد بێت باشە بێزگە لەو یاریەی ئەو بەلەمانە چیکەی تێدا بەلەمەکە هەیەەوە لێرە و جەمپەکەشمان هەیە لەو بەری و باڵۆنەشمان لەو دوی هەیە ئەو جۆلانەشمان هەیە دەسۆڕێکە بەکارە بای شەکا بەڵێ دەبەر و دەمرم چەندیژی کەڵان پاڵوەولادن دەبەر و دەمرم خۆشەویستان ئەزیزان میوانە بەڕێزەکان ئێمە وەکو بنکەی ڕۆشنبیری چوار قۆڕنەی شانۆگەریەکی پێشکەشی ئێوەی خۆشەویست دەکەین شانۆگەریەکەش پەروەردەیە دیارە وەکو بنکەی ڕۆشنبیری چوار قۆڕنەی پێمان باش بوو ئەو شانۆگەری بێنینە گەشتاری سەدەی سەرچاوبۆی ئێوەی خۆشەویستیش چاوی لێکەن و گوێی لێ ڕاگرن جا هێندی زەریفیشە هەر خۆشە گەڵە بە ڕۆژانی لەسەر خۆی وەڵڵاهی خۆشەویستان ئەزیزان ئێستاش شانۆگەری پشە سوور نازێ هەی نازێ بەڵێ هاتم مەرەکانم هیناتۆ بڕۆ بیان دۆشە تۆی بزنی پڕشیرم هەمیشە وای لەبیرم سوورسیرەکەمان نەخوا ناناکچم خۆلیمە دەکەم میاو پیرێژن شیر ئامادەیە بۆ من نیوە شۆم میوانی تۆم شیرەکەت ئەجزمو ئەی خۆم پشا سوورە بینەوشە شیری حەرام چۆن خۆشە سوورەکەم دەی خۆیتەوە شیرەکەم وەلا قڕتێنم هاوار کلکان قرتاندم گوڵی ژینیا وەراندم ئەیدا پیری میهرەبان چیت دەوێ بەسە چاوان دەنا کلکم بەرەوە وەکو خۆی لێ بکەرەوە ئای خۆداوای کلکەشی دەکات تۆ جارێ شیر پەیداکە ئەنجا کلکت داواکە بمدێ میاو سڵاو بزن ئەحواڵێت بۆ شیر هاتوومە ماڵێت هاهاها بەخوا جوانە ماڵ بۆ خۆی نەبوو میوانی ژڕۆی تێکرد پشا برسیمەگیان بۆ بێنە ئەو ساڵ ناوی شیر بێنە میاو زەوی هاوڕێ هەمیشە تێبەجێکە هەمیشە بندەرێ دەستی گەیتەر بابی بم بۆ بزنی لەڵ بێ ئاوم لە تینوانە خنکاوم گەر تۆ ئاوم بۆ بێنی جیا لە من بەدەست دێنی کانی لا ئاو بدە بەپشیلە نبینی وشکە ناخم دڵپڕ لە ئاخ و داخم هاوار کا بخوای ئاسمان تەوێ دایاتە باران ئیجا باران دەبارێ تۆش ئاوت دەست دەکەوێ پشا لە نزیکانی دووحای کرد هەتا توانی هەندەی نەبر هەور هات بە چاقماغە و شارشان ئاوی کانی بە باران ژیا وەکو جاران ئەڵە گە بارانێکی خۆشە هەیاران و مەیاران باش بدەی کردە باران
لا 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 بیخۆنۆشی گاتان بێ بە باژۆڵەی شەتان بێ. زۆر سپاس پیشامادەم تۆ ئێمە لە برسێتی ڕزگار کرد فەرموو ئەوە شیرەکەت. لا 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 ناسێ هەی ناسێ دەرگایە. ئای خۆپشە سوورە شیرەکەی هێناوەتەوە. تۆشکلکەکەی بەدەرەوە. وەڵا نایدەمەوە هەتا ئامۆژگاریەکی دەکەم. پشا وەرادانیشە. پشا دزی خراپە ڕوو بکەرە کاری چاکە. بەڵێم بێتاک و ماوم بینۆشم نان و ئاوم تەمەح لە هیچ شتێک نەکەم بڕیار بێ دزی نەکەم. ئافەرین پشا هەر بزی پشا فەرموو ئەوە کلکەکەت. سپاس. ئێمە وەک بنکی ڕۆشنبیری هونەری چاخۆرنا ئەوڕۆ ئەو فێرخوازانێکە لە ئێمە بەشداری خولەکانیان کردو بەشێک لە منداڵەکانمان هێناوە بۆ گەشتیاری سەرچاوە ئامانج لە گەشتەکەمان منداڵان خۆشحاڵ بکەین بە ئەو کار و چالاکانەی کە لێرەکانە ئەنجامیان دەدەین دیارە کۆمەڵە چالاکیشمان هێناوە لەگە خۆمان لێرە ئەنجامی دەدەین هەم سروشتەکەش و ئەو ناو گەشتیارەکەی ئەو یاری چالاکانی هەیە منداڵەکان دەتوانن سوود لێوەگرن دیارە ئێمە ساڵانە کە خول و دەورات دەکەین وەک بنکەی ڕۆژنبیری هونەری چاخۆرنا گەشت و سەیران بە منداڵەکان بە فێرخوازەکانمان دەکەین لە خولەکانیشمان کە کۆمەڵە خولمان هێنا و بنکەی ڕۆشنبیری بە سوپاسەوە مامۆستانەی کە لەگەڵمان هەم مامۆستا خۆبەخشەکان هەموو مامۆستانەی کە لای خۆمان میلاکن ڕۆژانە خول و جۆرا جۆر بە فێرخوازەکانمان دەڵێن بۆ هیوای بتوانین خزمەتێکمان کردبێ هەم بە منداڵان هەم بە خەڵکی شارۆچەکەمان و بەردەوامیش دەبین ئینشەڵڵا لە گەشتکردن و لە سەردانکردمان بۆ شوێنە گەشتیارەکان.
زيدان كواي سلام عليكم ورحمة الله. دبرت مرم شوني شاشي بيوم زرت او خليكي شي دبر چاوانك شي ماسيان كاخان خوا براسا او چ ماسی چمپیون او كابيا بيدالن كاك خوشا درجه ماسيا خوا براسا جا من باش تكت في بليم من نيوبانجي توم بسبو برجان نكي ما شاء الله دي برجيني وقت ندوشش كوي جاغلن تامو لذتك بيم لبزام او تامو لذتك چ فرقي جیاوازی هي اما جيراوي خومان هي كاك خان تقريبا نوع اشتتك لاوي دكينو ئاوە کەشمان پاکە وەک ئاوی کەنیە دایم ها ئاوی لەبەری ئەڕوا ئەوەنیە ئاوی خۆی تێکەوە دایم تێکەوە پاکە ماسیەکەمان ئەمڕۆ ئێوارەش حەز دەکەم میوانی مەبی و تاقیکەیتەوە جاخوا دەکەم لە خزمەت جەناب دەبێت خەڵک دەڵێ دەبێت تامیکی بزانین چۆنە دوا دەکەم دەڵم نەبارە ئەدێ شەچیکە ئەوە چیان دەدێنێ ڕۆژانە ئەمە بەس دێرە پاشیان دەکەین و ینی خواردن و شتیان نادێنین بەس ئاوەکەی ئاوی سەدەی سەر و چاوە لێ ڕامان شاعین دفنە ینی ئاوەکەی پاکە ئەو ئاوە توانین لێ بخۆیتەوە دە باشە بە قوربانت بوو جا دەزانین چ بکەن ماسیەکەی بگرام لەوێ چاوەڕێ دەکەم زانم تۆ بڕۆ منیش ماسەکە دەگرم باشە باشە بە قوربان باشێکیان زيدان سلام عليكم كاكوا تنبالي شي نكم تمزانم او كام جيراوي تو باس دكن او يعني تقريبا حتى نو دانا شد جيراوتي دكن سركه اوي ليمو بيبرا ليمونزا اوي هنا خويا كله اوي سركه سيوا خلا امشتانا يعني جيراوا كان زور انت كلا يعني او دسكردي خو معنا في دادا كانوا بتامكي خوش ونبو بالله دس خوش تا باش دي برجانك فنكي دسدا برجانك اما بدار دي برجينين يعني وشكي دكين بردار وشكي دكين او زاد كاين سقا بالله ابيش لزانيني دي خوش بيسان ساوليه دڵێ حەوت دەرمان تێکەڵاو دەکەین لە بۆ خۆن دوا دەبێ وشکرێتەوە دەڵێ وەستای برژانی دەبێ وەستابی جا هیوادارم سەردانی گەشتیاری سەردەی سەر و چاوی بکەن لە بۆ ئەو ماسی بزانە تامەکەی چۆنە باشە کاک زێدان ماسی چەند جۆری هەیە لە بۆ برژانێکە تامی خۆش ئێمە دوو جۆر ماسی بەکاردێنین پانە دەیبرژێنین ماسی کارمان هەیە و سەلمونیشمانەیە بەس تالیبی ماسی کارە زۆر دەڕوالێ وکانە بۆ غەڵوس بەڵێ ئەوە تەلە بە تەلەفۆنی دەکات یەسکی هەیە ئەمە یەسکی هەیە بە سەلمونەکەنە بەس ئەمە بەتامترە ئەمە چەورە و زۆر بەتامە بەڵێ خۆشترە لە سەلمونەکە باشە بە قوربانم هیوادارم مەریوا وەستای برژانی زۆر بەخێر یاخوا بەخێر گەورەتان کرد دەبارەتونم خۆشەویستان ئەزیزان لێرەدا کۆتایم بە بەرنامەی ژیانی جارانێنە تا بەرنامەیەکی دیکە و گوندێکی دیکە بەخوای گەورە و دەسپێرم خوا و لەگەڵ